ئەزیزانم سڵاو نهێنیەکانی ژیان ئەو کتێبەی ئۆشۆیە کە ئەم شەو ئێمە و ئێوەی بەڕێز و خۆشەویست کۆکاتەوە لەسەر سفرەی کتێبی نهێنیەکانی ژیان ئێمە و ئێوە گەشتێک بە جوانیەکانی ئەم کتێبە و هەروەها بە فکر و ئەندێشەکانی عاریف و فەیلسوف و ڕۆشنبیری گەورە ئۆشۆیەکەین کە ئەتوانین بڵین دەموچاو و فیگەرێکی جیهانیە کە لە هەموو جیهانەوە کتێبەکانی خوێندرێتەوە گوێ لە محازەڕەکانی ئەگیرێ و لە حکمەتەکانی سوود وەرەگیرێ بۆ ئەوەی بە شێوەیەکی پراکتیکی و بە شێوەیەکی ئیجابی و بە شێوەیەکی پۆزەتیڤ ژیانی خۆمان بگۆڕین و ئەوانشکی گوێ لە محازەڕەکانی گرن یا کتێبەکانی خوێندنەوە بتوانن ژیانی خۆیان بە ئاراستێکی باشا برن و بتوانن لە ماوەی دیاری کراوە یا لە ماوەیەکی دیاری کراوە بتوانن گۆڕان بەسەر ژیانی خۆیان نابێنن گۆڕانێک کە پێشتر ڕەنگە چەندەها ڕێگە تاقیکرا بێتەوە بۆی چەندەها ڕێگەگیرا بێتە بەر بۆ ئەوەی کە گۆڕانێکی وا بەدی بهێنرێ بەڵام نەتوانراوە بەڵام لەگەڵ خوێندنەوەی کتێبەکانی ئۆشۆیە لەگەڵ گوێگرتن لە حکمت و لە عیرفانیاتی ئەم پیاوە گەورەیە تو ئەتوانی لە ماوەیەکی زەمەنی محەددا یاخود بەپێی پلانێک یاخود بەپێی ئەو ڕێنمایانەی کە ئەم عاریفەی خاتە بەردەستت یاخود بەردەستمان بتوانین گۆڕانی بەرچاو و گۆڕانی گرنگ و ئیجابی لە ژیانی خۆمانە بدی پێنین کتێبی نهێنیەکانی ژیان کە ئۆشۆ نووسێتی لەلایەن وەرگێڕی خۆشەویست ئازاد بەرزنجیەوە لە ئینگلیزیەوە کراوە بە کوردی و ئەندێشە ناوەندی ئەندێشە یاخود ئەندێشە بۆ چاپ و بڵاوکردنەوە بڵاوی کردوتەوە هەمووی چەند ڕۆژێکە بێ لە کتێبخانەکانە بۆ قسەکردن لەسەر ئۆشۆ خۆی وەکو نووسەرێک وەکو عارفێک وەکو ڕۆشنبیرێکی دیار و گەورەی جیهانی و لەسەر کتێبەکە ژنێرەکانی ژیان ئێستا لە بەرنامەکەمان مامۆسای خۆشەویست و ئەزیز نووسەر وەروەها مامۆسای یۆگا مامۆسا هاوبیر کامەران لەگەڵمانە کە بە سوپاسەوە فترێکی کەمتر پێش ئێستا عزیێتم بایەوە دیسانە بۆ بەرنامەکە بەڵام لەبەر گرنگی کتێبەکە وەروەها لەبەرەوەی کتێبەکە گەرم و گوڕ هاتبووە ناو کتێبخانەکانەوە حەزم کرد زۆر قسەی لەسەر بکەین بەخێراتین دەکەم دووبارە مامۆسای کتێبی نهێنیەکانی ژیان تەوان من خەریکی خوێندنەوەی بووم ئێستا کە خەریکی بەرنامەین چەند لاپەڕێکم ماوە تەواو نەکرۆ بەڕاستی نزیکی 50 لاپەڕێکم ماوە بەڵام ینی هەرچەند عادەتی هەوڵێم کتێبەکان تاوکەمەوە زیاد لە کتێبێک بۆ بەرنامێک بخوێنمەوە بەڕاستی بەڵام ئەم جارە ینی گەرم و گوڕی کتێبەکەوە گرنگی و کاریگەریە یەکسەریەکانی و کاریگەریە دەست بەجیانی کە لەسەر ژیانت دایانێ وای لێ کردم زوو پەیوەندی بە تۆ بکەم هەوڵ بەین بەرنامێکی لەسەر بکەین بەڕاستی نازم کتێبەکە بۆ من زۆر جوڵێنەر بوو و ڕوژێنەر بوو عملیش بوو بەڕاستی ینی بەشێکی تیا لەسەر خاوبوونەوە چۆن خاوە بینەوە چۆن گرژی لە دۆخی گرژی دەرەچین چەند ڕۆژێکە لەگەڵ ئەو تەمرینە کورتانەی کە پێیاوم ینی توانیمە لە هەندێک ئاستا بەڕاستی لە هەندێک بڕگەی ژیانی خۆمان لە هەندێک بڕگەی جستەی ئەوانە بتوانم گۆڕان بێنم نازان تۆ چۆن تەماشایم کتێبەکە چۆن قسەی لەسەرەکەی زۆر سپاس بۆ هەڵبژاردننی ئەم کتێبە پێشەموو شتێک و دەستخۆشێکی زۆرم لە برای بەڕاست کاک ئازاد بەرزنجی هەیە بۆ اختیارکردنی ئەم کتێبە چونکە بەڕاستی ئەم کتێبەیەکێکە لە کتێبە هەرە باشەکانی ئۆشۆ هەرچەند ئۆشۆ خۆی هیچ نووسینێکی نییە ئەمە تەنها کۆی ئەو محازەڕاتانەیە کە مریدەکانی و شاگردەکانی کۆیان کردێتەوە و نووسیوانەتەوە دواتر ئەم کتێبە گرنگەکەی لەوەیە پێش هەموو شتێک دەزەخاتە سەر ئەو خاڵە زۆر حساسانی کە عقلیەتی ئەمڕۆی جیهانی ئیشی لەسەرکات بۆ نمونە باز لە مەسلەی خوا ئەکات باز لە مەسلەی ئاگایی ئەکات باز لە مەسلەی سیاسە دەکات باز لە سێکس ئەکات ئەم نقطە زۆر حساسانەی کە ئۆشۆ دەستیانە خاتە سەر ئەتوانین هەم ئەو پرسیارانەی کە ئۆشۆ دروستیانەکەەوە هەم ئەو وەڵامانشی کە وەڵامیانەیەتەوە هەندێک شەهر ئەسڵەن بە بێوەڵام بەجێ هەڵێ ئەتوانین لەم کتێبەیە ببینینەوە بۆیە من بەیەکی لە شاکارەکانی ئۆشۆ زانم ئەم کتێبە بەڵێ دیارە ئازاد بەرزنجی کۆوەرگێڕێک ئیشەکانی ناسراون و لە اختیارەکان اختیاری زۆر باش هەڵەبژێرێ پێم وایە بێمەشێکێکە لە اختیارە باشەکانی بێگومان کاگەزات ئەوزان ئەوەی کتێب خوێنێتەوە ناوی کاگەزاتی بینیەوە لەسەر بەرگی کتێبێک هەرچەنەم کتێبە هەندێک من خۆم هەندێک تێبینیم هەبوو لەسەری هەرچەند لە نزیکەوە ئاگادارم کاگەزات دەمێکە بەم کتێبەوە سەرقاڵەوە دەمێکە هیلاکە لەگەڵی بەڵام هەندێک تێبینی بچووکم هەبوو لەسەر ئەوە بۆ نەبعامی کتێبەکە قسە بکەین هەندێک هەڵی ئیملایی زۆری تایە کە باشتر بوتیانە بێ ئەبوتیانە بێ وە لە هەندێک شوێنە هەندێک لە کەوانەیە هەندێک پێناسە بۆ وشەکانی پێشتر کراوە کە لەوانەیە دەق بزەبت ئەوە نەگەێنێت کە ئۆشۆ ئەوێت چونکە ئۆشۆ
بە پێوەی کەم کتێبەکانی ئۆشۆم خوێندوێتەوە، زیاتر لە 50 کتێبی ئۆشۆم خوێندوێتەوە، زیاتر لە 200-300 محاضەڕی ئۆشۆم بینیوە. ئۆشۆ عقلێتێکی جیاوازی هەیە، ینی مستەڵەحاتی تایبەت بەخۆی هەیە. بۆ نمونە هەرگیز ئۆشۆ ناڵێت مسلمانەکان، ئەڵێ محەممەدیەکان. ئەمە مستەڵەحێکی تایبەت بە ئۆشۆیە، چونکە ئۆشۆ پێی وایە کە مەسیحیەکان ئێستا شوێن مەسیحەکەون، شوێن پەیامەکەی مەسیح ناکەون، شوێن خواکەی مەسیح ناکەون، و مسلمانەکانی شوێن محەممەد کەوتون و شخصیەتی محەممەدیان کردو بە شتێکی تایبەت لە لای خۆیان، کە ئەمە وردە وای کردووە کە نەکرد فکرەی ترس لە خوا دروست بکەن، گرە فکرەی دوورکەوتنەوەیان لە خوا هەڵبژاردووە تا ئەوە هەر بۆی پیانەوترێ محەممەدیەک، پیانەڵە محەممەدیەکان نەک مسلمانەکان. ئەنیمە هەندێک تێبینی بچوو کە بوو لەسەر کتێبەکە، بەڵام بەشێکی گشتی زمانەکەی زۆر زمانێکی زۆر باشە، زمانێکە بۆ تێگەیشتن زۆر خۆشە. و یەکێکە لەو کتێبانی بەڕاستی توانی لە بۆ چێژوەرگرتن بیخوێنیتەوە، یعنی کتێبێکە چێژبەخشە. و لەناو ئەو کتێبانێشی کە لەبارەی ئۆشۆ تەرجەمە کراوە، لەسەر ئۆشۆ تەرجەمە کراوە، ڕێنمایەکانی ئۆشۆی تەرجەمە کراوە لە کتێبخانەکانی سلێمانی، ئەمە یەکێک لە باشترین کتێبەکان بەڕاستی. کە باسمان بۆ نێوی کە باسمان لە تەرجەمە کرد، شەپۆلێکی وەرگێڕانی خراپی ئۆشۆ کرا. نازانم تا چەند تەسیرێ بێ لەسەر ئەوە نەگەیاندنی پەیامەکانی ئۆشۆ بە خەڵکی ئێمە. ینی خۆتە زانی هەرچێک کە ئاڵە سیاسەیرەکەی چەند ینی زمانی فارسی زانی یاخود عەرەبی زانی، کتێب زیاتریش کە لە فارسیەوە کرێت، یەکسەر دەزەکا بە تەرجەمەکردنی بەبێ ئەوی باگراوندی کێ بێ لە سەقافی ئەم پیاوەکە نزیکی پێم وابێ 79 کتێب شتێکی وای هەیە پێم وابێ، وانی محاضەراتەکانی کۆکراونەتەوە. ینی بە باگراوندی کیش بەشەیەکی گشتی تۆگە ڕۆشنبیرێکی، ینی ڕۆشنبیرێکت نەبێ لە بوارەکانی زمانی سانسکریتی و ئاینی بودایی و بەشێکی گشتی ئاینەکانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا و مصطلحاتەکانی یۆگا شارەزانەبی و لە ئەساسی زمانەکە بەباشی نەزانی، پێم وابێ زۆڵمەکی گەورە لەم پیاوە و لە پەیامەکانی. بێگومان زانینی زمان لە تەرجەمە هیچ کاتێک شەرتی ئەساسی نییە، یعنی تۆ بێ هەردوو زمانەکە هەم بۆ نموناگە لە فارسیەوە تەرجەمەکەی، هەم فارسیەکە هەم کوردیەکە زۆر باشە بۆی تەرجەمەی پێ بکەیت. ئەمە لایشکە تۆ کاتێک کتێبێک تەرجەمە ئەکەیت، ئەبێ پێش هەموو کەسێ ینی نووسەرەکە بناسی زۆر باش وە باگراوندی معرفی ئەو نووسەرە بزانی کێیە. ینی ئۆشۆ باگراوندێکی معرفی زۆر فراوانی هەیە. ئۆشۆ شارەزایەکی زۆر باشی هەیە لەسەر فەلسفەی یۆنانی، شارەزایەکی زۆر باشی هەیە لەسەر تەرقەکانی بودیزم و خودی ئەفکاری بودیزم و بوودا، شارەزایەکی زۆر باش هەیە لەسەر تەسەوفی ئیسلامی. ینی توانین بڵین فەلسفەی یۆنانی، بودیزم و هیندۆیزم کە خۆشی بە ئاین جینە، و ئیسلام تەسەوفی ئیسلامی بەتایبەت و عرفانی ئێرانی بەتایبەتتر، ئەمانە تەسیرێکی زۆر گەورەیان لەسەر ئۆشۆ هەیە. تەنانەت لە زۆر شوێنە تۆ لە کاتی تەرجەمەیە پێویست بەوە هەیە کە لەسەر عارفی ڕووسی گۆرجێف شت بزانین، چونکە گۆرجێف یەکێکە لەو کەسانێک کە زۆر ئۆشۆ پێی متەئسیر بووە. ینی زانینی هەموو ئەمانەوە لەیەکە باگراوندی فەلسەفی قسە لەسەر هایدگەرەکە، خۆتە زانی کتێبێکی دووبەرگی هەیە لەسەر وتی زەردەشت و هایگوت زەردەشتی نیچە، ینی زوو ناوبەناو فکری فەیلسوفەکانە هێنێ کێرکەگۆرە، وەسرەڵا، هەرێکی لەوانە باگراوندێکی فەلسەفی چاکیشێ بە ئۆشۆ ئەتوانی سەرەتاوەکو فەیلسوفێک ناویبەری، دواوە ئەتوانی وەکو عارفێک ناویبەری، چونکە هەمیشە عارفەکان بەرزترن لە فەیلسوفەکان، لەبەرەوەی فەیلسوف تەنها بە عەقڵ ئیشەکە، بەس عارف ئیحساسیشی هەیە لەگەڵیا. ئۆشۆ هەم فەیلسوفێکە هەم عارفێکە. بۆ تێگەیشتن لە دەقەکانی ئۆشۆ بەلایەنی کەمەوە تۆ بە شارەزایەکی سەرەتاییت هیچ نەبێ وەکو خۆت باس کرد لە زمانی سانسکرێتی شاهبێت، چونکە معریفەی ئۆشۆ و بیری فەلسەفی ئۆشۆ ڕەگی لە ئەدەبی سانسکرێتیا داکتووە. ئەدەبێکی گەورە و زمانێکی زۆر دێرین کە تاریخەکەی بە هەزاران ساڵە. ینی ئەمە ینی ڕۆشنبیرێک یا فەیلسوفێک کە دێ لەسەر ئەم فەلسەفەی خۆی بنیادەنەیە ئاسان نییە هەم فکری تەرجەمەکەی ئەم تێشی بگەیت تا ئەندازێکی زۆر ڕاستە. تەسەورەکەم ئەم تەرجەمە باشانە، پێم وابێت تا سەر نزیکی سێ کتێبێت، چوار کتێبێکی باشێ ئەکرێ ئەو ڕێڕەوە ڕاست کاتەوە کە تا ئێستا هەندێک لە وەرگێڕەکان بە خراپی هێناوێنە لەسەر. بەڕاستی ئەگەر خوێنەر بێ تەرجەمەیەکی خراپ ناتوانە سەری لێ تێک بات ئەگەر خوێنەر بێ، بەڵام ئەگەر وەکو زۆر کەس ئەبینم بەڕاستی بەداخەوە کاتێک کتێبێکی خوێنێتەوە یەکسەر تەسلیمی کتێبەکە بێ وەکو مریدی شوێن کتێبەکە، ئەمە خوێندنەوە نیە، ئەمە دەروێشایەتێکە ئینسانێکە لەگەڵ ڕێزما بۆ وشەی دەروێش لەبەر وشەیەکی پیرۆزە، وشەیەکی مقدەسە خۆی. بەڵام
خوێندنەوە تۆ کاتێک کەسێکی خوێنیتەوە نەوەک موریدێ بێ بخوێنیتەوە بەڕاستی نەوەک دوشمنێکیشە بێ ئەو کتێبە خوێنیتەوە تۆ وەکو کەسێکی بێلایەن کتێبێکی ئۆشۆ خوێنیتەوە تەنها خوێندنەوەی کتێبێکی ئۆشۆ ناتوانێت پێت بڵێ ئۆشۆ کێیە بەلایانی کەمەوە زۆرینەی زۆری کتێبەکانی ئۆشۆ بخوێنیتەوە چونکە یەک ماسەفاتەیە لە کتێبەکانی ئۆشۆیە وەکو وتم لە سەرەتاوە ئۆشۆ خۆشتی نەنووسیوە ئەمە ئەو سات سنگانە ئەو گفتوگۆیانەیە ئەو پرسیار وەڵامانەیە کە لەگەڵ موریدەکانی خۆیان کردوێتی و دەوراتی کردوێتەوە دەوراتی بۆ تێگەیشتنی خەڵک کردوێتەوە ئەم دەوراتانە جارها بۆ زۆرتر ئێرانیەکان بەشداریان تیا کردووە ئۆشۆ بە زمانی قساکە کە ئێرانیەکان تێی بگەن بە شێوەیە قساکە کە ئێرانیەکان تێی بکەن ئەگەر تۆ بەس لەم دیدگایەوە ئۆشۆ بخوێنیتەوە سەرەکی ئۆشۆ وەکو سۆفیەک دەرەکەوێ و بەخۆی ئەڵێ من سۆفیم لە لایشکەوە جاری وا هەیە بۆ ئەمریکیەکان لە ئەمریکا قساکە بۆ نمونە تۆ ئەگەر ئەوە بخوێنیتەوە سێرەکە ئێڵایم کابرایە هیچ ڕەگەزێکی تەسەوف نییە لە بوونیە ئەمە کابرایە کە تا سەرێسقان عەقڵانیە و باز لە سێکسی فریەکە و باز لە چیەکە و کە ئەمە ڕێناکەوێت لەگەڵ بۆ نمونە عیرفانی ئێرانی و ئیسلامیە بەڵام لە کۆی هەموو ئەمانە سوڕەیەک تایەتە لەسەر ئۆشۆ ڕاست بە شێوەیەکی گشتی ئەم کتێبە ئەتوانین بڵین ئەکرێ بیدایەتێکی باش بێ بۆ گەڕانەوە بۆ لای ئۆشۆ و ئاشکردنەوەی خوێنەری ئێمە لەگەڵ ئۆشۆیە کە ئۆشۆ تەرجەمە خراپانە نییە ئەمەیە زمانەکەی کە زمانێکی ئەجگار باڵایە لە هەندێک شوێنە شعرێکی ڕوتە زمانەکەی بەڕاستی لە هایکۆی ژاپۆنیە چێ لە هەندێک شوێنە ینی لە هەندێک شوێنە پەرەگراف و پاسێجی سەیری تایە کە بە زمانێکی ئەجگار باڵا و فکری و بە زمانێکی ئەجگار ستاتێکی قساکە کە ئەمە بەڕاستی لە تەرجەمەکانی تران ڕەنگە نەبینی بەزمان مەساوی کە گرنگە حەزەکەم لەسەر ئۆشۆ لەسەر خودی خۆی بۆسی ینی ئۆشۆ کێیە ئۆشۆ ناوێکی زرنگانەوەیکی سەیری تایە بە هەردوو ئەو وۆیی کە تایەتی ئۆی وۆکە لەگەڵ شۆکەیە ینی کێ ئەم زەلامە کێیەوە چۆن ئەتوانی لە ڕێگەی تۆ گەر بتوانین بیناسین لەبەرەوەی لەسەر ژیانی پێم وابێ زانیاری کەمە ئۆشۆ لە عایلەیەکی دەوڵەمەندی سەر بە ئاینی جین لەدایک بووە لە سەرەتای ساڵی سیەکانە ینی لە وەزان سیوەک لەدایک بووە ئۆشۆ لەگەڵەوەی لە عایلەیەکی جین لەدایک بووە بەڵام زیاتری حیاتی لە لای نەنک و باپیری بووە کە خۆی زۆر بە قەرزاری نەنک و باپیری ئەزانێت لەبەرەوەی یەکەمین مامۆستای ئازادی من نەنکم بووە هەر بۆیە ئەم مناڵە هەر لە مناڵی و مناڵێکی زۆر چەتون بووە مناڵێکی زۆر پرسیارکەر بووەوە هیچ کەسێک ژڕێی پرسیاری لێ نەگرتووە لەبەرەوەی ئەو لە لای نەنکی بۆ نەنکی ئازادی مطلقی پێیاوە تەنانەت بە شێوەیەک چەتون بۆ کە ئەو پیاوە ئاینیانەی لە ئاسەر بە ئاینی جین و ئاینی هیندویزم هاتون لە ماڵی باوکی ئەم لەبەرەوەی ئەم باوکی زۆر دەوڵەمەند بووە لە ماڵی باوکی ئەمە مەراسیمی ئاینیان ڕێخستەوە قسەیان کردو زۆر جار باسی ئادڤایتان نادوانێتیان کردو باسی ئەویان کردو کە جیهان وەهمە ئەم هاتۆ بە پرسیارە سەیرەکانی بە پرسیارە زۆر قوڵەکانی لە تەمەنێکی زۆر مناڵیە ئەم پیاوە ئاینیانەی بەگیر هێناوە زۆر جار تووڕە بوون و ئۆشۆیان کردوێتە دەرەوە لە مەجلیسەکانی خۆیان تەنانەت خۆی لە ژیانەکەیە باسی کات کە جارێک یەکێک لە پاندیتە جینیەکان باس لەوە کاکە جیهان وەهمە هیچ شتێ ڕاستەقینە نییە تەنها خوا ڕاستەقینەیە ئەو شۆڵێ نعلەکانی خۆم تێگرت هاواری کرد بۆ کە شێت بووی ئەڵە پێم و تۆڵی جیهان وەهمە کەواتەوە ئازارشی تۆ لە جیهانە مادەی کێشەی هەر وەهمە ئەنی ئۆشۆ لەم حاڵەتانە ویستێتی بە پیاوە ئاینەکانی بسەلمێنێ کە زانیاریەکانتان قوڵ نییە زانیاریەکانتان لە ئۆقیانوسی وجودی خۆتەوە نەهاتوە تەنها لەو شەپۆ لە فکریانەوە هەیە کە لەم کتێب و لەو کتێب و لەم پیاوی ئاینی و لەو پیاوی ئاینی تر وەری ئەگرن هەر بۆیە ئۆشۆ ئیمانی بە معریفەی ناو تێکست نییە معریفەی ناو کتێب نییە ئیمانی بە معریفەیەکی قوڵ هەیە کە ئینسان دەتوانێت خۆی لە ناو خۆیان وەری بگرێت فیلمابێت حەزی لە کتێبیشنە لە پێشکی کتێبەکەشا ئاماژەی پێدراوە فیلمابێت خۆی زۆر خوێنەرێکی گەورەیە ئۆشۆ ئەین کتێبخانەکەی زیاتر لە 150,000 کتێبی تیا بووە ئەم کابرایە لە یەکێک لە جیۆتیشەکان ئەستێرەناسەکانی هیند پێڵێ تۆ لە حوتە ئەمری بۆ دیاری ناکە حوت ساڵە یا حوتی دووەمی تەمەنێتی یا حوتی سێمی تەمەنێتی بەڵام لە حوتی سێمی لە حوتینەیەکی تەمەنیە بەڵێ لە حوتی لە سێم حوتی تەمەنیین لە 21 ساڵیە ئۆشۆ وەکو خۆی باسێکات ئەگاتە ڕووناک بوونەوە ئەگاتە ئینلایتمنت گەیشتنە ئینلایتمنتی ئۆشۆ تەسیرەکاتە سەر هەموو ژیانی وە ژیانی هەزارەها و هەزارها کەسی تر لەبەرەوەی ئەم بە شێوەیەکی زۆر سیر لە خوێنی ئەکادمی هەڵەگەڕێتەوە و بۆ مدەتێک کە مامۆستای جامیعەیە واست لە
مامۆستایەتی جامیعە هێنێەوە بێتە گەڕۆکێک بە هەموو دنیایەکە باز لە تەعالیمی قوڵی ئینسانیەت دەکات. بەڵام زۆر بە کورتی باسی حیاتی ئۆشۆ بکەم. حیاتی ئۆشۆ هەمووی پرسیارە، حیاتی ئۆشۆ هەمووی ڕاچڵەکاندنە، هەمووی شۆکە و هیچ کەس هیچ کاتێک ناهێڵێ ئەو مریدانەی لەبەردەستیان دانیشتوون خەوبیان باتەوە. هەمیشە بە پرسیارە تووشی شۆکیانەکە، پرسیار لەسەر شتە زۆر حساسەکان کە ئێمە خێنە ژێر سەرمان وەکو سەرینێک لە سەری پاڵەکەوین و ئەخەوین. بۆ نمونەوەکو هەموو خەڵکێکی ئاینی کە من زۆر جار لە هاوڕەکانیش مەپرسم کە ئەلەم لەحزەیە تۆ ئیمانت بەخوا هەیە؟ ئەڵێ بەڵێ، بەڵام لە ڕاستیە کە بۆ شیەکەیتەوە کە لەگەڵی ئەڕۆیت هەر بە پرسیارەکانی خۆی سێرەکەی دوای قەنەعاتەکان نەخێر ئیمانم بەخوانیە مە تەنها وەهمێکە کە پیان و تومەرم کردو. ئۆشۆ لەم حاڵەتانەیە قەت ناهێڵێ ئەوانەی لەگەڵیان بە ئاسانی دابنیشن، ئیلا ئەبێ ڕای چڵەکێنێت. ئەمە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئۆشۆ. یەکێک لە تایبەتمەندیەکانی کە من ئەو چەند کتێبێکی خوێنمەتەوە و ئەندێ مەقالاتکە لەسەری بینیومەوە، ئەم پیاوە ڕاچڵەکێنەرە بەڵام میهرەبانیشە لە هەمان کاتە. یعنی سە بۆ نمونە نیچە ڕاچڵەکێنەرێکی یا توانای بڵێ پێغەمبەرێکی تونوتیژە نیچە ڕاچڵەکێنێ بەڵام میهرەبانێن پیاوەڵێ ئەوە ژیانی خۆتە بڕۆچەکەی بەڵام ئۆشۆوانیە. ئۆشۆ هەم ڕاچڵەکێنەرە هەم میهرەبانەوە ڕێ نیشاندەریشە ڕێدیشانێڵێ ئەوە بکە. ئەنی تەنانێکێک لەوانەیە کە لەم کتێباتیاتی بەشێکی وەکتمان لەسەر خاوبوونەوەی کە بەلای منێکێکە لە بەشە زۆر زۆر چێژبەخش و زۆر عملەکانی ئەنی لەم بەردەوام تووڕەم بەردەوام گرژم ژیانم بۆ بە دۆزەق لە بە هەموو شتێک تووڕابم چی بکەم. ینی سێرەکەی ئەوەنە عملیە لە وەڵاممانەوەیە جارێ سەرڕاوی کە میهرەبانە، ینی کە زۆر زۆر میهرەبانە، زۆر زۆر عملیشە. ینی پێ نازم تا چەندەم تایبەتمەندی ڕاستە بۆ ئەمە یەکێک لە تایبەتمەندیەکانی بوودا. بۆیە لەم ئۆشۆ زۆر متەئسیرە بە بوودا لەبەرەوەی بوودا وەکو شۆڕشێک دێ لە بەرامبەر معریفە و لە بەرامبەر ئاین و لە بەرامبەر ئەو تەریقەتانێکی پێشتر لە پێش بوودایە هەبوونەوەتە. بوودا تووڕێ لەوەی کە خەڵک خەریکە خەوی لەیەکەوێ بەدەم ئەم هەموو ئەشعارە ئاینیەوە کە vێداکانە و خەڵکی خوێنە ببێ بیر لە معناکەی بکاتەوە. ئۆشۆ ڕاتەچڵەکێنێ بەڵام ڕێگە چارەسەریش تایەتێ لەبەرەوەی ئۆشۆی یەک نییە لە فەیلسوفەکانی نیهیلیزم، بەڵام نیچە جیاوازە. نیچە هەموو ژیانۆک و ئازارە بینێ، مەرحەلەی یەکەمی بوودای وەرگرتووە، بەڵام ئۆشۆ چارەسەرەکەی بووداش بەکارهێنێ کە بووداڵێ هەموو ژیان ئازارە بەڵام ڕێگە چارەسەریش هەیە لە ئازار. ڕاستە. ئەوەش لەگەڵ زۆرێک لەو فەلسەفانی کە ئێستا بڵاون لێرە وەکو مۆدێل ئەو ترێنەوە فەلسەفەی پۆست مۆدرنیزم و فەلسەفەی نهیلیزم و هەرێکێک لەو پۆست سترەکچرالیزم و سترەکچرالیزم خۆی و هەرێکی لەو فەلسەفەی بوونگەرای ئەوانە ئەمانە هەمووی دێن شتەکەت بۆ ینی دێن تەفسیرێکی خۆیان بۆ بوون بۆ جیهانە خەنە ڕوو بەبێ ئەوەی شتێکی حلێکی عملیان لابێ. یعنی ئێستا پێتە بۆ نمونە فەلسەفەی دنیا پێتەڵێ فەلسەفەی نهیلیزم پێتەڵێ دنیا پوچە، چی بکەین؟ هیچ عینێک نییە، پوچە و بڕۆ. بەڵام ینی ئەم ئۆشۆ فەلسەفەی ئۆشۆ فەلسەفەیەکی ئەتوانین بڵێن عملیە، ینی فەلسەفەیەکە لەگەڵەوەی کە شەرحکەرە ڕاوی دنیاکە لامان کاتشا فەلسفێکی عملیەش ڕێگە چارە دەخاتە. بەڵێ لەبەرەوەی ئۆشۆ عارفە فەیلسوفەکان تەنها شیەکەنەوە. فەیلسوف هەر لە وشەی فەلسفە خۆیڵێت حەزکردن لە دانایی. تۆ حەزەکەی لە دانایی ئەتەوێ ژیانی خۆشی بکەیتەوە بۆی کە بزانی ئایا دانایی یا دانانیت. ینی ئێمە هەوڵ دەین لە ڕێگەی فەلسفەوە شتەکان شی بکەینەوە بزانین خەلێلەکەمان لەکوێیە، بەڵام کێشەیەوەی فەلسفە لێرەیە ئەوەستێت. بۆیە ئۆشۆ زیاتر لە فەلسفە هەنگاوانێ و خۆی پێی وایە کە فەلسفە تەنها ڕێگە چارە نییە، فەلسفە تەنها ئاشنا دەکا وەکو دلیلێک وایە کە ئەدبا بۆ شارێک، بەڵام تۆ بێ خۆت مەبەستەکە دیاریکە کە ئەتەوێ بچی بۆی کوێ بۆی دلیلەکە بزبا بۆ ئەوێ. عرفان لێرە دە یارمەتیدایە. عرفان و تەسەوف هەڵبەت بزەبت معنای تەسەوفی ئیسلامی ناڵێ وەکو لە بەرنامەکانی پێشترا مامۆستا هەڵمەت باسی کرد، مامۆستا لەتیف هەڵمەت. تەسەوف شتێکی زۆر فراوانەوە، ئۆشۆ خۆی بە سۆفیەک دائنێ. ئەم تەسەوفە یارمەتی ئەوە دایێت و تەریقەیەک بدۆزیتەوە بۆ زاڵبوون بەسەر پوچی جیهانە، تەریقەیەک بدۆزیتەوە بۆ ئەوەی کە کاتێک ئەڵەی خوا ئەزمموی خوا بکەیت، کاتێک ئەڵێ ڕۆح ئەزمموی ڕۆح بکەیت. هەرچەند ئۆشۆ زۆر لەگەڵ وشەی خوایانیەوە خۆی پێی وایە کە وشەی خوا زۆر بچوو کراوەتەوە، زۆر ناشرین کراوە. ئەو زیاتر باز لە وشەی ئاگایی یەکات، ئەنی هەموو ئیشەکانی ئۆشۆ لەسەرەوەی تۆ چۆن بتوانانی تەجروبەی ئاگایی بکەیت و ئاگایەکەش دەکوێت لە ناو خۆتە. هەر بۆیە ئۆشۆ
بیر و باوەڕی ئۆشۆ یارمەتی دایێت تۆ تەجروبەیەکی معنەوی ڕاستەقینە بەدەستبێنی لەسەر خودی خۆت. بەڵێ ئەوەی لەم کتێبە لە نهێنیەکانی ژیانی ئۆشۆیە کە ئەی خوێنینەوە ناو بناو گەڕینەوە سەر ئۆشۆ خۆی خودی خۆی وەکو فیگەرێکی گەورە ئەوەیە کە ژیان لای ئەم زۆر مقدسە، یعنی لە فەلسفەکانی ترا ژیان بێبەها کرێ بۆ هەوڵە درێ ژیان کورت بکرێتەوە، یعنی ئەمە یەکێکە لە تایبەتمەندەکانی کە لە هەموو بەشەکانە هەوڵە تۆ جوان بژی بۆش عملیە بۆی لەمان کاتشە سەرنجڕاکێشە بەڕاستی، یعنی ژیان لای ئەم پیاوە ئەوەیە کە تۆ شتێکە ینی دراوێکە کە تۆ ئینیکەی بیقۆزیتەوە نەک لێی ڕاکەی، ینی بەشەیەکی گشتی ئەتوانین بڵێن ئۆشۆ ڕێک ئەو تایتڵەی کە کاک ئازاد بەرزنجی لە پێشێکیکا بۆی داناوە زۆر بایەکی بوودایی ئەکرێ بڵین یەکێکە لە پێناسە جوانەکان نازانم ئەگەر پێشتر ئەو وەسفی پێدرابێ، بەڵام بەڕاستی وەسفێکی جوان هەر کەسێک پێدابێ ئەتوانین بڵین زۆر باوەکو شخصەتێک و بووداوەکو شخصەتێک ئەتوانین بڵێن وەکو دوو شخصەتی جیاواز کۆکردنەوەی لە کەسێک ئەکرێ بڵین کەسێتێکی زۆر سەرنجڕاکێشمان پێبەخشن. ئۆشۆ خۆیڵە ئەم زۆر با ئەو بوودا من زۆر بایەکی بوودایم زۆر بە ئەو کەسەیە کە هەموو لەزەتێکە بینێ لە ژیان، ینی تا ئەو پەڕی لەزەتە بینێ بەردەوام خەریکە ڕەقس و سەماکردن و لەزەت بینینە لە ژیان. بووداژە و کەسەیە کە چۆتەوە ناوخۆی، بەڵام ئەبێ ئاگاداری ئەوە بین نە لەزەت برنەکەی زۆربا لەزەت برنێکی پوچە و نە چوونە ناوەکەی بووداش چوونە ناوەیەکە کە ئیتر گۆشەگیری بێوازە هەموو دنیا بێنێ. لە بودیزما تەریقەی ماهایەنامان هەیە کە ماهایەنا باس لەوە کات تۆ بێت لەگەڵ خۆشبەختی هەموو بوونەوە رابی، نەک تەنها خۆشبەختی خۆت و بچیتەوە ناوخۆت. ئۆشۆ طبعا ئەم بیرروڕای ئەوەی کە ئینسان ڕۆحانیش بێ لە هەمان کاتە و دنیایش بێ لە هەمان کاتە پێیەکی لە دنیا و پێیەکی لە بە مستەڵحەکی خۆمان لە قیامەتا بێت و لە ئەو دنیای بێت. ئەم فکرەیە نقطەی خلافی بینی ماهاتما گاندی و ئۆشۆیە. ئۆشۆ لە زۆر شوێنە ڕەخنە لە ماهاتما گاندی یەکرێ لەبەر دوو هۆکار. یەکەم ئەوەیە کە خەڵکی هیند و کاتە زۆر متاسیر بوون بە ماهاتما گاندی و ئۆشۆش هەمیشە لەو سمبولانە ئایا کە خەڵک ئەیکا بە سمبول و تەقدیسیانەکە و گەورەیانەکات. و دووەم خاڵ ماهاتما گاندی لەگەڵ ئەوەیە کە با بەریتانیا معامل نهێنە ناو هیندستانەوە با خۆمان بەدەست بچنین با هێزی کار بەکاربێن هێزی مرۆیی بەکاربێنین. ئۆشۆ لەگەڵ ئەوەیە کاڵێ ئەگەر ماهاتما گاندی وازی لە هیندستان بێنە واز لە بریتانیا بێنە ئێستا هیندستانی کێگە بوو لە دەوڵەمەندترین وڵاتەکان لەسەر زەوی. ئۆشۆ بە هیچ شێوەیە دژی دەوڵەمەنی دژی پارە دژی سەرمایە خۆی خاوەنی 19 لیمۆزین بووە لە ساڵی هەفتاکانە و یەکێکە لە گورووە لە مرشیدە هەرە دەوڵەمەندەکان لە جیهانە و فەخریشی پێواکات. بەڵێ ئەو یەکێک بوو لە شتانی کە ئیسمان لەسەر شخصەت و فیگۆری ئۆشۆ باسی بکەین. یەک لە تۆمەتانی کە ڕاستەکرێ ئەوەیە کە دەوڵەمەندە و پارەی دەستکەوتووە و نازانم شتی لە بابەتان پێم وابێ ئەمە لەگەڵ بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ناڕاستیەکەیە بۆی کە پارەی لە ڕێگەی ناشراوی دەستکەوتووە بە جۆرێک لە جۆرەکانیش لەگەڵ فەلسفەی ئۆشۆ خۆیان هاودژە ئەوەی کە تۆ باست کرد ئەو هیچ ڕۆژێک لە ڕۆژانی هیچ لە محازرەکان لەی شوێنێکە نستایشی هەژاری کرد و نە هەژاریشی بەباش شەڕەتی هەژاری ئاوتەوە بەرەوەی هەژاری لە شوێنێکی خوێندومەتەوە گەر هەڵە مەڵێ هەژاری تەنانەت خوش لە بیر ئینسانە باتەوە. ئەنە مستەڵەح زۆر جار لە ناو کوردایی بیستین. هەژاری هیچ معنایەکی ڕۆحانی تیان نییە. هەژار ئەوەیە کە خۆی لە بەرامبەر خوایە بە هەژار بزانێواتە ئەم ئیگۆ بچووکەی کە ئینسان هەیەی ئەم هەموو پێناسایی کە ئینسان ئەیا بە خۆی و خودێکی بچووکی سنوورداری بۆ خۆی دروست کردووە بزانێت کە ئەمە هەژارێ بەرامبەر ئەو خودە گەورەی کە ئەم هەیەی بەرامبەر ئەو ئاگایە گەورەی کە ئەم هەیەی. ئەنی هەژاری وەکو سۆفیەکان باسەکەن هەژاری ناوەکیێنە کە هەژاری گیرفان. ئینسان ئەکرێت لە گیرفانە دەوڵەمەند بێ بەڵام لە ناوە هەژار بێ. هەر بۆیە زۆر جار ئۆشۆ تعلیق لە زۆر لە پیاوە ئاینیە گەورەکانەدا کاڵە ئێوە زۆر هەژارن ئێوە هیچتان نییە بە معنای هەژاری گیرفان نایڵە. ئۆشۆ دژی ئەو سیستمەیە کە کۆمۆنیزم بەکارێنێ دژی ئەو سیستمەیە کە با بڵێن ڕووسیای ئەو کاتە نوێنەرایەتیە کرد هەروەها دژی ئەو سیستمێشەکە ئەمریکا نوێنەرایەتیە کرد و زۆر ڕەخنەی هەیە لە سیاسەتی هەم ئەمریکی هەم ڕووسی لەبەرەوەی کە ئەوان لەلایەک ڕووسیەکان سەرۆت و سامانیان لە خەڵگە سندەوە بۆ حکوومەت بەڵام لەلایەش کە ئەمریکا سەربەت و سامانی لە هەموو خەڵگە سندەوە بۆ چەند شخصێکی تایبەت کە ئەمانە بنە دەوڵەمەند بەسەر خەڵک. ئۆشۆ
لەگەڵ دەوڵەمەندیەکە کە ئاگای لەگەڵانە بێت کە ئاگای لەگەڵا بێت بەڵام لەگەڵ فەقیریەکان نییە کە ئاگای لەگەڵانە بێت ئەمە جیاوازی ئەفکاری ئۆشۆ لەگەڵ سەرمایه‌دارەکانی بەڵێ سەبارەت بە یاخیبوونی ئەم پیاوە ینی لە زۆر شت یاخیە لە سیستمی خوێندنی لە سیستمی خوێندن بە شێوەیەکی گشتی لە جیهان و یا سیستمی پەروەردەیی و فەلسفەی پەروەردەیی لە جیهان و لە هیندستانی شاید زۆر یاخیە لە سیاسەت یاخیە و لە کۆمەڵگەژ یاخیە وەلەو بازنێش کە پێوترێ بازنی ئاینی زۆر لە هەمویان زیاتر یاخیەوە بە شێوەیەکی گشتی لەم کتێبە لە نهێنیەکانی ژیانە ئەبینین کە زۆر زوو ملمانەگرێ ئاوڕێکمان پێاتەوە بۆ لای پیاوانی ئاینی و ئەوانەی کە نوێنەداتی دەستگای ئاینەکەن ئەڵێ باوەڕیان پێمەکەن ئەوانەوێ بە ناوی بەهەشت و ئەوانەوێ بتان بن بۆ دۆزەخ ینی حەزەکەم بەسەر ئەوە تایبەتمەندی یاخیبوون لای ئۆشۆ ئەندێ قسە هەمیشە پیاوانی ئاینی بازرگانەکان و سیاسیەکان دەستیان هەیە لەگەڵ یەکتر زۆر ڕێکن لەگەڵ یەک ئەم ڕۆژەی بینین ئێمە لەگەڵ ڕێزم بۆ هەرسێ لایەن بەڵام لە هەموو سەردەمێکە ئەیبینین کە پیاوانی ئاینی و بازرگانەکان و سیاسیەکان دەستیان هەیە لەگەڵ یەکتر لەبەرەوەی مەساڵحی مشترێکیان هەیە پیاوی ئاینی توانێت بە فتوایەک 100,000 کەس بۆ بێنتە سەر جادە سیاسی ئاڕاستی ئەمانەکە بازرگانی استفادە لەو شێویەکە کە لە بازاڕا دروستە بێ بەهۆی ئەمەوە لەبەرەوە مەساڵحی زۆر مشترێکیان هەیە ئۆشۆ باس لەوە کاڵێ ئەمانە خەریکی پلانێکن دژ بە مرۆڤایەتی بۆچی لەبەرەوەی کە خەڵک چاوەڕێیەکە ئەمانە حیاتی بۆ بەرن بڕێەوە ئۆشۆ دایمە تعلیق لەوەیەڵێ دیکتاتۆر هۆکارەکەی منم کە دروست بووە من چاوەڕێیەکەمیکە بۆ بیرم بۆ بکاتەوە من چاوەڕێیەکەمیکە قەراراتم بۆ بات بۆیە دیکتاتۆر دروستە بێ ئەمە خۆم قەراری خۆم بەم دیکتاتۆر دروست نابێت کێشەکە ئەوەیە هیچ کەسێک نییە لە کەسێکی کە باشتر لە ژیانی خۆم بزانێ من باشتر لە هەموو کەسێک لە ژیانی خۆم مەزانم و توانم خۆم بەرم بڕێەوە بۆچی چاوەڕێکم دیکتاتۆرێک کەسێک شخصێک ئەم بیرم بۆ بکاتەوە ئۆشۆ یاخیە لەوەی کە یەکێکی تر لە جهاتی یەکێکی تر بیر بکاتەوە یاخێ لەوەی کە کەسێک بێت وشەی خوا وشەی ڕۆحانێت بە تۆ بفرۆشێتەوە تۆ خۆت ئەبێ ئەزمموی ئەمانە بکەیت ئەمە ئەفکاری ئۆشۆیە ئەفکاری ئۆشۆ لەگەڵەوێت تۆ خۆت ئەبێت تەجروبەی ئاو خواردنەوە بکەیت من دەتوانم وەسفی ئاوت بۆ بکەم بەدایان کتێب بە سەدان کتێب بەڵام ئەوە تونێتی تۆ ناشکێنێ تونێتی تۆ بەوە ئەشکێ کە تۆ خۆت قومێ لە ئاوەکە بخۆیتەوە ئەگەر چ قومێکی بچووکیش بێ ئۆشۆ لەگەڵ تەجروبەی ئەمەلیایە نەک لەگەڵ ئایدیای فکریان بەڵێ ئەوە یەکێک لە جوانەکانی کە هەر لەم کتێبە شاو لە بەشێکی تر لە کتێبەکان هەستی بکەین ئەوەیە کە هەتا ئەو کتێبی کە دکتۆر عادل تەرجەمەی کردەوە پێم وایە تۆ پێشەکیت بۆ نووسای پێیەوە چرای ڕێگای خۆت بە ینی ڕێکە کتێبەکە خۆی تایتڵەکە ڕێک لەسەر ئەوەیە ینی فەلسفەی ئازادی لای ئۆشۆ ئەوەیە کە تۆ خۆت خەریکی خۆت بی خۆت ڕێگەی ژیانی خۆت دەستنیشان بکەیت ڕاستە خۆی ئۆشۆکێکە لە یارمەتی دەرەکان ڕێنمایی تێکاتوانی بۆ نمونە ئازار لەسەر خۆدا بەڵام دوجارەوەی کە تۆ بڕیارەی ببیت بەچی و خۆتی لەم بەشی لەم کتێبەیە کە یەکێکی ترە لە نازانم هەموو بەشەکانیەوە جوانە بەڕاستی من ناتوانم تەفسیری بەشێکەوە بمسەر کە باز لە تەنیایی و تەنیاییمانەوەکە بە تەنیاییمانەوە بە تەنیامانەوە یا تەنیا کەوتن جیاوازێکی زۆر قوڵ لە بینی تەنیاییەکە لەگەڵ بە تەنیاییمانەوە یا تەنیا کەوتنە تاوان باز لەوە کە ژیانی ئێمە هەمووی تەنیا کەوتنە کە لەسکی دایک مناڵ لەسکی دایکی کەوتە خوارەوە تەنیا هەستەکە تەنیا کەوتووە کە لە شیرە بڕێتەوە سەکاتەنیا کەوتەوە کە فڕێ درێتە ژوورێکەوە و ئیتر یەکەم شەوەکانی خۆی لە دەروی باوشی دایک و باوکی بەسەرەبا تەنیا کەوتووە و ئەس بە تەنیا کەوتنەکە دوجارەوەی کە وای لێک هەز بە تەنیانەکە عشقە یعنی ئەمە عشق یەکێکە لەو ڕێگانەی کە ئەویش قسە زۆر لەسەر عشقەکە وەلحاڵ فەلسفەی ئازادی لای ئەم پیاوە ئەوەیە کە تۆ بگەڕیتەوە بۆ خۆت پەندەکۆنەکە یاریف نەفسەک ئەوەی سۆکرات وەلای پێغەمبەری ئیسلام پێغەمبەری خۆشمانەیە کە رحم الله امرأ عرف قدر نفسه ئەوەی کە کەسێک خۆی بناسێ وەلای ئەمیش دوجارە گەڕێنەوە سەر هەمان حکمەتە دێرینەکەوەی کە خۆت بناسە و خۆت بە هەوڵ بە خۆتی لەمایە پێم وایە بە فەلسفەی ئازادی ئۆشۆ ئەمەیە کە اعتماد بکەیتە سەر خۆت ئۆشۆ یەکێک لە مامۆستا گەورەکانی یۆگا وشەیەکی سانسکرێتی بە مانای یەکبوون دێت یەکبوونی تۆ لەگەڵ خودی خۆت ئەم یەکبوونە یەکبوونێکی معریفیە یەکبوونێکی ناوەکیە یەکبوونێکە لەسەر مستەوای لیڤڵی ئاگایی ڕوەدا واتە ئێستا ئێمە هەمومان دەست و قاچمان هەیە بەڵام ڕۆژە لە ڕۆژان دانەنیشتوین هەست بە دەستمان بکەین هەستی پێ بکەین بزانین چی ئەگوزارێت لە دەستمانە بزانین بەڕاستی ئەمە دەستی منە یا ئەمە منم لە ڕاستی ئەمە من نیم ئەمە تەنها دەستی منە وەکو هۆکارێک وایە وەک چۆڵی ئەمە کراسی منە ئەمە پانتۆڵی منە ئەمەش دەستی منە واتە من ئەم جیسمە مادیە نیم
ئۆشۆ ئیشەکە لەسەر ئەوەی کە تۆ بە ئاگابی بەرامبەر ئەوەی ئایا تۆ کێیت. بۆیە گەورەترین پرسیار کە ئۆشۆ تەڕحیەکات ئەوەیە کە من کێم. ئینسانە بێ بزانێ خۆی کێ لەم خۆناسیەوەیە کە یاریەکە دەست پێکات کە معریفە دەست پێکات. ئۆشۆ پێی وایە کە هەموو معریفەکانی پێش خۆناسین هەموو معریفەی ناو کتێبن، هەموو معریفەی مردوون، هەموو کەلیماتن تەنها. ئەو معریفەی کە لە خۆناسینەوە دەست پێکات ئەو معریفەی ڕاستەقینەی ئینسانە بە خودی خۆی و بە هەموو دەوروبەر. چونکە ئۆشۆ پێی وایە کاتێک تۆ ئاگایی خۆ دەناسی و ئەناسیتەوە کە تۆ ئاگاییت ئەو کاتە تۆ هەموو شتێکی کە دناسی و لەبەرەوەی یەک ئاگایی هەیە لە جیهانە، ئەوش ئاگای ئیلاهیە، ئەوش ئەتوانی پێی بڵی خوایە. هەر بۆیە ئۆشۆ تەکید لەسەرەوە کاتەوە کە لە ئاینەکانە ئێڵێن ئەوش مەسەلەی ئەوەیە کە خوا لە ڕۆحی خۆی کردوەبەری ئادەمە و مەلایکەتەکان سوجدا ئەبەن بۆ ئادەم. بۆچی لەبەرەوەی تر ئادەمە بێتە وجودێکی مقدس، ئادەم دەرکەوتەی خوایە لەسەر ئەرز، نەکەر ئادەم هەموو ئادەمیەکان. ئەم نقطەیە کە ئۆشۆ ئەکەوێتە کێشەوە لەگەڵ مەسایلی خوێندنی ئەکادیمیە. ئۆشۆ لە مناڵەکانتان لەم کتێبەیە باسیەوە کاڵێ مناڵەکانتان لە مەکتەب خەریکن موامەرەیان لێ یەکرێ. ینی معلوماتی ئەوەی بە مناڵێک لە مەکتەبا کە جەنگیزخان ساڵی چەند لەدایک بوو، ساڵی چەند شۆڕشی کرد، ساڵی چەند مرد. ئەمە چی ئیسفادەیە بە مناڵە گەیەنێ؟ خوێننی ئەوەی کە ئێمە لە مەکتەبەکانای خوێن بەڕاستی من خۆم یعنی خۆم ئەم تەجروبەی ئەم قسانەی ئۆشۆم کردووە لە حیاتی خۆمە. من هەتا پۆلی چواری ئەعدادیم خوێنیتی دوایی ئەوەنە بێزار بووم لە خوێندنەکە، ئەوەنە بێزار بووم لە خوێندنەکە لە تەماڵی مانەبوو لەبەرەوەی تا پۆلی چوار نەکەوتبووم لە مەکتەبە. بەڵام لە پۆلی چوارە لە بێزاری مایتر دەرناچووم، یعنی هەرچی مەکە دەرناچووم لە مەکتەبە تاوازم لێهێنا و دەستم کرد بە یۆگا. فعلاً ئەمەی یۆگا فێرتەکە، ئەمەی ئەم طریقەیە فێرتەکە ئەوەیە کە ئۆشۆ زۆر بە واضحی باسی لێ ئەکات. باسێکە تۆ گەری یۆگا بکەی خۆت ئەناسی و خۆناسینیش مقدەسترە لە هەموو ناسینە تاریخەکان و ناسینە ئاینیەکانی تر. بەڵێ لە کتێبەکە بە شێوەیەکی گشتی کۆمەڵێ چەمک و مستەڵەحی یۆگا وەروەهاهی ئاینەکانی هیندستانی تایە. یەکێک لەو چەمکانی کە زۆر ئاماژەی پێدرێ بریتێ لە ئاگایی، یعنی لە زیاد لە شوێنەکە لە زیاد لە بەشێکە ئەگەڕێتەوە سەر ئاگایی. مەبەستی لە گەڕانەوە بۆ ئاگایی و خودی ئاگامەند و خودی بێ ئاگا و ینی ئەتوانین بڵێن یەکێک لە شاچەمکە بەکاراتەکان لە لای ئۆشۆ بریتێ لە ئاگامەندی لە ئاگایی. تۆ هەر تەحولێک ئەبێ بە یارمەتی ئاگایی بیکەی و ئاگایی خۆشی لە دوجار ئەبێ بە یەکێک لە ئەمانجەکان کە کەویتە ناویەوە. ینی حەزەکەم لەسەر ئەو چەمکان دی قسە بۆ بینەرەکان و خوێنەرەکانی ئۆشۆ. مەسلەی ئاگایی قورسترین مەسلەیەکە کە ئۆشۆ قسەی لەسەرەکە، بۆیە زۆرینەی کات قسە لەسەر ئاگاییە کات و زۆرە گەڕێتەوە سەری لەبەرەوەی مۆزوعێکە تۆ کەس ناتوانێت تێت بگەێنێت کە ئاگایی چییە. مۆزوعێکی فکری نیە، مۆزوعێکە پەیوەندی بە ئاگاییەوە هەیە. ئەمە چەند لیڤڵێکمان هەیە، لیڤڵی هەستەکانمان هەیە، ئەحساساتی جەستەییمان هەیە، بۆنکردن و تامکردن و بەرکەوتن و بیستن و ئەوە. لیڤڵێکەکەمان هەیە کە پەیوەندی بە بیرکردنەوە هەیە، لیڤڵێکەکەمان هەیە کە پەیوەندی بە ئەحساساتی ناوەکیەوەیەک و عشق و ڕق و ئەمانە. بیرکردنەوەیشکەمان هەیە کە لەیتر نپاقی بیرکردنەوە دەرەچێت لە مەفهومەکانی عالەمی بیرکردنەوە لەو سوڕانە دەرەچێت کە تۆ پێویستی پێێتی لە عالەمی بیرکردنەوە. ئاگایی واتە بوون لەگەڵ شتێکە. بۆ نمونە کاتێک ئەڵێ ئۆشۆڵێ کاتێ مرۆڤ نوێژەکات عیبادەت دەکات، ئەبێ لە کاتی عیبادەتەکە ئەوەنە بە ئاگابێکە ئیترەم خودی خۆی نەمێنێ، تەنها عیبادەتەکە بمێنێتەوە. واتە ئاگایی بوونە لەگەڵ شتێکە. ئۆشۆ نمونەی مناڵێک هێنێتەوە کە کاتێ مناڵێ بە شتێکەوە مەشغوڵە، ئەو شتا بێتە جیهانی ئەو مناڵە و هەتا ئێوارە بانی کە ئاور لێ نایەتەوە لەبەرەوەی ئەوەنە تەرکیزی لەسەرەوەیە. طبعاً ئۆشۆ زۆر لەگەڵ مۆزوعی تەرکیزی شانیە لە ڕاستیە، زیاتر لەگەڵ مۆزوعی ئاگاییە، چونکە تەرکیز تۆی تەرکیزەکەی لەگەڵ شتێ، بەڵام ئاگایی ئەوەیە تۆ ئەچیتە ناوە شتە، تۆ لەگەڵ ئەو شتەیە بیبێک. کاتێک مرۆڤ بە ئاگا بێ بەخوا مانای وایە بە ئاگا بێت بە هەموو شتێک. ئەمەش لە کاتێکایە کە حدودەکانی جیهانی دوانەی شکێنرابێ، حدودەکانی ئیگۆ شکێنرابێت. چونکە ئۆشۆ زۆر لەگەڵ ئەوەیە کە ئێمە ئیگۆی خۆمان پشکێنین، ئیگۆ لە ناوبەرین. چونکە ئیگۆ گەورەترین ڕێگرە لە بەردەمی ئینسان بۆ گەیشتن بە حەقیقەت، ئینسان بۆ گەیشتن بە ئارامی، ئینسان بۆ گەیشتن بە شادومانی. چونکە کاتێک ئیگۆ هەیە هەموو شەڕەکان دەست پێیەکەن. من کوردم، من موسڵمانم، من عەرەبم، من ئەوەم، من ئەوەم، من ئەوەم. ئەنی کێشە ئینسانەکان ئەوەیە کە خۆیان تەقسیمەکە مەسەر شتی زۆر بچووکە. تەنانەت
جاری وایە لە خەستەخانەکانە ئەم شتانە زۆرە بین لەگەڵ ڕێز و احترامە بۆ هەموو دکتۆرە خۆشەویستەکان کە من کەسوکار و برادرم زۆر هەیە دکتۆرن بەڵام ئیگۆی دکتۆرەکان زۆر وازحە زۆر بە جوانی ئەیبینیت کاتێک خۆی جیاکاتەوە لە کارمەندێک و کارمەندێک کاتێک خۆی جیاکاتەوە لە کەسێک کە کارگوزارێک لە خەستەخانە پاکاتەوە بەڕای من هیچ جیاوازیەک نییە تەنها کۆمەڵێ معلوماتی شەفەی ذهنی نەبێ کە پەیوەندی بە زاکیرە و بە شانسەوە هەیە هیچ معلوماتێ نییە هیچ جیاوازی نییە لە بینی کارگوزارێک و دکتۆرێک و مەسئولی خەستەخانەکە و وەزیری تەندروستیەکەش هەمویان ئینسانن هەمویان لە ئاگای دروست بوون ئەگەر کارگوزارەکە خۆی بناسێت ئەبێتە پاشا ئەبێتە پاشای دەرونی خۆی وەکو ئۆشۆ باسیەکات ئەگەر دکتۆرەکە خۆی نەناسێت ئەبێتە گەدا ئەبێتە کۆیلەی ئیگۆی خۆی وە شەهادەکەی بەڵێ شتێکی تر کە زۆر گرنگە بەلای منەوە ئەوەیە کە تەماشاکردنی حەشامات وەکو بوونێکی بێزراو ئەوەی کامووی خەڵک ئەوەی لە ئینگلیزا پێڵەن کراود ینی تۆ مەجموعەیەکەن هەمیان وەکو یەک بیرەکەنەوە حەزیان لە یەک شتە بۆ یەک مەبەست چنە سەر جادا بۆ یەک مەبەست دنیا کاولەکەن بۆ یەک مەبەست لە پڕات بینایەکە بن بە ئاسمانە ینی ئەمانە ئەڵێ مەجموعەیە خەڵکن کە وەکو جۆرێک لە ئەوە خەواندنی بگوناتیسی خوێندراوە و کەسێک ئاراستیانەکە زۆر درژێمێ و زۆر لەگەڵ فەلسفەی تاکایەتیە ئەوەی کە تۆ تاگەر بیت ئەوەی کە زۆر گرنگە بەلای ئەڵێ من لە دژاتیکردنی ئیگۆیە مەبەستمەوەی کە تۆ خۆتە خۆشنەوێ ئەمێکێکە لە خاڵ گرنگان لە کتێبەکە زۆر بەڕوونی ئاماژە پێدراوە و ڕێزگرتن لە خۆش جیاوازە لە خودپەرستی و ئەوەی کە تۆ ژیانی هەوڵ بە ژیانت خۆش بێ دژی ئەوە نییە کە دژی ئەوە نییە کە ژیانی خەڵکانی تر بباش بێ گەر هەرێکەمان لە ئاستی خۆمانە ژیانمان باشکەین ئۆتۆماتیکی ژیانی هەمومان باشە بێ حەزەکەم لەسەر ئەوەش قسە بکەین کە فەلسفەی تاگەرایی لای ئۆشۆ چییە ئەو فەلسفە خودپەسەندیە ئەو ئیندیڤیدواڵیزمەیە کە لە غەربەیە کە خەریکە بە شێک لە شێوەکان زۆر توغیانەکە و فەیلسوفە غەربیەکانیش دژین یا تاگەرایی ئۆشۆیی چ جۆرێکە لە تاگەرایی ئۆشۆ پێی وایە کە گۆڕانکاری لەسەر مستەوای تاگە بێت نەک لەسەر مستەوای مجتەمع ئەو گۆڕانکاری لەسەر مستەوای مجتەمع توێیکەیت گۆڕانکاریکی ئەسڵ نییە گۆڕانکاریکی تەزویرە بۆچی تۆ ناتوانانی هەموو خەڵک بگەینتە ئینلایتمنت هەموو خەڵک ڕووناک بکەیتەوە تۆ ناتوانانی هەموو خەڵک تێبگەێنی لەبەرەوەی هەر کەسە بە پێی مستەوای خۆی تێگا مەولانە ڕۆمی شارێکی زۆر جوانی هەیە گەر بریزی بەهەرراو دەرکوزەی چاند گونجەت قسمەتی یەک ڕوزەی ئەگەر بەحرێ بکەیتە ناو گۆزەیەکەوە گۆزەکە هەر بەقەدەر خۆی ئاوەگرێ زیاتر ناگرێ بۆیە ئۆشۆ بڕای بەوەیە کە تاکەکان خۆیان ئەبێ ئەم سنووری گۆزەیە فراوان کەن گۆزەکە پشکێنن ئیگۆکە پشکێنن بۆ ئەوی کە بتوان ببنەوە بە بەحر تۆ ناتوانانی ئەمە لەگەڵ هەموو خەڵک بکەیت طبعا ئەم فکرەی لە قورئانیشا هەیە لە زۆر شوێنە باسیەوە کە وەکثەرهم فاسقون و ئەکثەرهم کافرون قەت زۆرینەی خەڵک لەگەڵ شتی باشان نییە لەبەرەوەی زۆرینەی خەڵک میدیاکان سیرەکە توانن بەڕێوان برن سیاسەکان نتوانن بەڕێوان برن پیاوانی ئاینی توانن بەڕێوان برن بەڵام تاک زانین لەسەر مستەوای تاک معریفەیەکی ڕەسەنە لای ئۆشۆ لەبەرەوەی معریفەیەکە لە خودی خۆتەوە دێ ئەو معریفەیە کە خزر هەیەی ئەوەی کە لە سوورەی کەهف باسی کراوە لە قورئانە معریفەیەکە کە لە ئیسلام و لە تەسەووفا پێوترا علمی من لەدون علمێک کە ڕاستە خۆتە لە خودی خوا وەرێگری خودی خوش لەکوێ لەناو خودی خۆت هەیە هەر بۆیە ئەو معریفەت تاکی کە تۆ لەناو خۆت وەرێگری معریفەیەکی ڕەسەنە هەر بۆیە ئۆشۆ بڕای بەوە نییە کە تەنانەت بڕای بەو کەسانش نییە کە معریفیان هەیە بەڵام خەڵک شوێن خۆیانەکەنۆک و شوانێک کە کۆمەڵێ مەڕ شوێن خۆیەخە بەڵێ هەر لە ئەسنایی لە دوو بەرنامەی پێشوا من ڕکلامم بۆ کتێبەکە کرد و باسیەوەم کرد کە قسە لەسەر کتێباکەی هەندێک هاوڕێ ئەم لە ڕێگەی فەیسبووکە و لە ڕێگەی تەلەفۆنەوە باسیەوەیان کرد کە من خەریکی پەرەدانم بە فەلسفەی یا ڕۆشنبیری یاخود فەرهەنگی پیاوێک کە بە ئەندازێکی زۆر لەگەڵ ئیسلامە یا لەگەڵ دینی ڕسمی ئێمە متەناقضە و بەشێکی گشتی خۆی لەگەڵ دینی خۆشە پیاوێکی متەناقضە ئایا پەیوەندی ئۆشۆ بە ئاینەوە و مامەڵەکردنی کەسێکی ئاینەر لەگەڵ ئۆشۆیە لە چیە من خۆم وەکو کەسێک کە هەم باگراوندێکی ئاینیم هەیە و هەم
التزاما لو بڵین بەهائینیانەوە هەیە بەئەندازێکی زۆرەوەی چێژ لە ئۆشۆ بینمەوە ئەوەندەی هەستەکەم هانی منە بۆی کە باش بم نازانم شتێکی خراپم لێ نەبینەوە خۆی ئەم حساسیەتە بەرامبەر بە ئۆشۆ و بە کتێبەکانی ئۆشۆ و بە ڕۆشنبیری ئۆشۆ لە چیە؟ ئەو حساسیەتەمان بەرامبەر بە هەموو شتێکەیە ئێمە لە وڵاتەیە زۆر تەسک بیرەکەینەوە تەسکتر لەوەی کە خەڵک تەسەورەکات هەتا سەرێسقان کابرا خوێنێتەوە خۆی زۆر بە موسەقف دەرەبڕێ بەڵام متوانی لە پرسیارێکی ئاینی زۆراوای لێ بکەی بڵێ ئەستەغفر الله لەش هەموو تەمەنیان ناڵێ ئەستەغفر الله کابرا بە ڕۆژوو نیە نوێژ ناکە بەڵام بە منە لە مامۆستا یۆگا حرامە یۆگا حەڵاڵە تۆ یەکێ باشە تۆ لە حرام حەڵاڵ ناپرسی بۆچی لێرەیە ئەم شتە لە پڕا لە زەهنی توە دروست بوو کێشەکەوەی ئێمە مەسهەبمان وەرگرتو ئیسلاممان وەرنەگرتو کاتێک تۆ موسڵمانی ئیسلام دژی خوێندنەوەکانی تر نییە پێغەمبەر ئیسلامە فەرمێت تەعەلەمە حەتە السحر تەنانەت سحریش فێر ببن مسلمان ئەو کەسەیە کە فێرە بێت مسلمان ئەو کەسەیە کە بیرەکاتەوە فەذەکر ئینەما ئەنتە مذەکر بیر بکەرەوە مسلمان ئەو کەسانن کە ئولو الئەلبابن ئەو کەسانن کە بەڕاستی ژیرن ئینسانی ژیر ئەبێ لە هەموو شتێک بزانێ ئینسانی ژیر ئینسانێکی چاوکراوەیە کە کاتێک تۆ چیتە ژوورێکەوە ئەگەر چاوت کراوە بێ هەموو شتەکانی ناو ژوورەکە ئەبێ ببینیت ئایا پەنجەرەکە کراوەیە داخراوە دەرگاکە کراوەیە داخراوە ئەمەش بەو شێوەیە کاتێک ئێمە کە ئەفکاری ئۆشۆ تەرجەمە ئاکەین کە بۆ نمونە کاگەزادم کتێبی تەرجەمە کردو مانای ئەوە نییە کاگەزاد موریدی ئۆشۆیەوی تر ئەم کتێبەی قبوڵەوە هەموو شتەکانی ناوم کتێبی قبوڵە کاتێک باز لە بووداکەین باز لە یۆگاکەین باز لە چێکین باز لە چێکین مانای ئەوە نییە ئێمە ئەبینە موریدی ئەو شتە و ئیتر تەواو ئەو چی بڵێ ئێمە وەکو قسەکانی خوا قبوڵمانە نەخێر ئینسان خوێنەوار ئینسانی تێگەیشت و ئینسانێک کە بیەوێ چاوی کراوە بێت و ببینێ ئەبێ هەموو شتێ بزانێت هەموو خەڵکی بخوێنێتەوە ئۆشۆ یەکێکە لە پێویستیە هەرە سەرەکیەکان بەڕای من بۆ ئەم مەرحەلەی کە کوردی تایە لەبەرەوەی ئۆشۆ ئاگادار دەکاتەوە لە موامەرەی ئاینی کە لە خەڵگە کرێ کە بەڕای من موامەرەی ئاینی هیچ پەیوەندیشی بە ڕەسەنیەتی ئاینەوە نیە بەڵکو پەیوەندی بەو سیستەمە سیاسیەوە هەیە کە وڵاتە جلهێزەکان ئەنجامیان بۆ نمونە دەرچوونی ئیخوانەکان لە میسر هیچ پەیوەندیەکی بە ئاینی خەڵکەوە نییە ئەمە پەیوەندی بە ئەو سیستەمە سیاسی و ئەو معاملە سیاسیانەوە هەیە کە ئەمریکا و ئیسرائیل یانەوە بیکەن لە شەرقی ئەوسەتا ئەو شتێکی زۆر واضحە و شاردنەوەیان نییە ئۆشۆ قسە لەسەر ئەم مەسائل حساسانە ئەوەی مۆزوعێکی باش تێنا پێش لە برێکیش بە پرسیارەکانم ئەوەیە کە ئۆشۆ ئەتوانێت چ لایەنێکی کەسێتی ئێمە و چ لایەنێک لە چ تایبەتمەندیەکی باش و ئیجابی لە شخصەتی ئێمە وەکو کورد بگونجێت یعنی سابوون من نتوانم ئەوەی کە تا ئێستا لە کتێبەکە کە لێ تێگەشتم ئەوەیە کە بۆ نمونە لە ڕووی ئەو خودپەرستیەوە ئێستا لە کۆمەڵگەی ئێمە لە بەرنامێکی ترە لەگەڵ تۆیان باسم کرد یعنی خودپەرستیەکی ئەجگار ناشرین لەناو کۆمەڵگەی ئێمە بڵاوبەتەوە کە تەنانەت ئەوە تاگەراترین فیلسوف لە غەربە و ڕەنگە ئەدیبەکانیان کە ئەدیبیان زۆر زۆر خود ئەڤین و نەرسیستە لەوانەیە نەگەشتوێتە ئاستا جیاکردنەوەی باخەکان ها باخەکان خەریکی جیاکردنەوەی باخین وای لاتوە وڵاتەکەی ترەمی بووە بە مەجموعەیە کانتۆن کەمی بە تەلبەن جیاکراوەتەوە و جیاکردنەوەی دیوارەکان جیاکردنەوەی ئەو هەموو جیاکاری کە لە ئێمە هەیە جیاکردنەوەی مەکتەبەکان تۆ مەکتەبە کتاو مەکتەبی حکومی بەکەڵک نابێ مناڵەکەت فڕیتە مەکتەبێکی باشترەوە بۆچی لەبەرەوەی سپلێتی تیا لەبەر مامۆسای باشتری تیا لەبەر زمانی باشتری تیا یعنی ئەم خودپەسەندیە لەم ڕۆ ئەستەکەم ئۆشۆ توانێ لەم ڕۆ ئێمە خاوکاتەوە ئەوە نەخوند پەسەند دەبین بڵکێکمانەیە گەر تەلبەندیش نەکرێت کەس دڵەکەی ناخواوە کە خانوەکەت چەنەها وڵاتێکێکە لە وڵاتە ئەمینەکان لە دنیاە کە تا خەڵکی ئێمە و بەشێکیشی بە خەڵکی ئێمە بە باشی شخصەتی ئێمە دروست بەوەی کە تۆ خانوەکە داژ نەخی ڕەنگە دزیت لێ نەکرێەوە وەگەر سیاسەتێکی دروستە بێت لە وڵاتە تەنانەت تاکەکان بە ئەندازەیەک من پێم وایە هەیە منن ڕەنگە بە ئەندازێکی زۆر دەستدرێژی نەکەنە سەر مڵکیت ینی لەم ڕۆ ئەتوانێت تا ئەندازێکی زۆر خاوام کاتەوە ینی حەزەکەم لە منزوری تۆشەوە لە گۆشەنیگای تۆشەوە ئەو تایبەتمەندیانە ئەو دەوڵەمەندکردانی کە ئۆشۆ توانێت ئەو زیاد خستنە سەرانی کە ئۆشۆ توانێت بیخاتە سەر کەسێتی ئێمە چیە بە بڕۆیەوە با سێرێکی هۆکاری ئەم خۆپەسەندی و خۆپەرستی بکەین کە ئەمڕۆ دروست بوو هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە پێشتر باخمان نەبووە ئێستا لە پڕات دەدۆنم باخم هەیە هەم شتێکی مهم ێزانم دەبێت تەجروبەی باخم نییە و ئێستش نازانم بە شێوی ڕێکوپێک تەجروبەی بوونی باخێ بکەم
تەلبەنم کردووە مجموعەیە درەختم تیاڕوانەوە جمعانە چمە خۆمەوە خۆم بێهۆشەکەم تا ئێوارە و دێمەوە بۆ شار دەسەکەمەوە بەعین پرۆگرامی خۆم زۆری نەمانوین ئەوەی کە دەوڵەمەنەوە پارەی هێنێک چینیە ژار وەسەد باش ئۆشۆ بۆچی خۆی ناوانێ زۆر بە لەبەرەوەی ئەڵێ تۆ کاتێک خۆت لە متعەکانی حیاتی مادی ئەگریتەوە ناتوانانی تەرکیزە سەرخوا کۆ بکەیتەوە دنیای مادی ڕاتێکێشێ لەبەرەوەی ئیشباع نەبووی لێی تەجروبەی بکە تەجروبەی سێکس بکات تەجروبەی دەوڵەمەنی بکە تەجروبەی خواردنی خۆش بکە تەجروبەی هەموو شتێک پێتەڵای لەبەرەوەی کاتێک تەجروبەی ئەمانەت کرد سیرەکەی ئەمانە هەموو شتەکەت نایەنێ هێشتا شتێک ماوە کە غایبە لە تۆ ئەویش ئاگامەند بوونە بە ئاگابوونە ئەوەی بوودایەنەتەناو بەڵێ ئەو کاتەیەکە سەسەری ژیانی بوودا بکە بوودا شازادەیەکە لە کۆشکێکە هەتا تەمەنی 21 ساڵی هەموو لەزەتێکە بینێ تەنانەت باوکی نەیهێشت و مردوو ببینێ دایکی نەخۆشەکە سەفرێ لێ شار ناوەڵێن چۆتەوە بۆ ماڵی باوشی کە چاگە بێتەوە ئەمجا لە نەیهێشتۆ نەخۆش ببینێ نەیهێشتۆ پیر ببینێ بۆچی بۆی هیچ خەم و خەفەتێکی نەبێ ئەمە بوودایە بەڵام کە دوای هەموو لەزەتەکان تاقی کاتەوە سێرەکە نە ئەمە ئەسڵی مەسەلەکە نیەشتی کەشێ لەزەتی کەشێ بێ تاقی بکرێتەوە بۆ نمونە ئەو لەزەتەی کە لە کاتی نوێشکردنا هەیە لە دڵی ئینسانە قەت ئەو لەزەتە لە هیچ باخێکان نییە لە هیچ دۆنمێکان نیە لە هیچ سیارێکی لەگزیس و نازانم لیمۆزینە نییە لەزەتێکی تایبەتە کە لە ناوە هەڵەقڵە و هیندیەکان پێڵێن ئەنەندا ئۆشۆ پێتەڵێت تەجروبەی دنیای مادی بکە ئەو کاتە تۆ ئامادەی بۆ تەجروبەی جیهانی ڕۆحانی خۆشبەختانە ئەمەش بۆ ئێمە کە خەڵکانێکین بە زۆرینە مسلمانی ئیسلام ئاینێکە کە تقریبا ئاینێکی متوازنە ئەتوانین بڵێن ئەگەر ئاگامەندانە ئێمە ئیسلام بخوێنینەوە وجعلناکم ئومەتەن وەسەطا ئیسلام دینی ڕەهبەنە نییە بەڵام دینی هینیش نییە دینی مادیاتیش نییە یعنی لە کتێبە زۆر گرنگ و نایابەکەیە ئیسلام لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوایە عەلی عیزەت بیگۆڤیچ زۆر جوان ئەوە ڕوونەکاتەوە کە ئیسلام منزیلەیەکە لە بینی ئەو دوو منزیلەیە دینێکی تەواو دنیایی و دینێکی تەواو گۆشەگیر بەڵام کێشەکە لەوایە ئۆشۆ توانێت ڕێگاکەمان ئەو وەسەتایە ئەو وەسەتەیەمان بە جوانی پیشان بات چۆن شخصەتێک بین چێژەکان وەرگری بەڵام چێژەکانی ژڕامان نەپێچن بۆ ئەوە دەرکل ئەسفەل ینی بەرە و زۆلکا و زۆنگا و ڕامانەکێشن و کە ئەشمانەوێ بە دیوە ڕۆحانەکە بین نەبین بە ڕۆحانێکی وشک نەبین بە کەسێک کە ئامادەی لە پێناوی ئەوە خۆی بچێتە بەهەش خۆی تەقێنێتەوە بەڕاستی خەڵکانی ترکوژێ ئەمە ئەو ئیزافێکە پێم وایە ئۆشۆ لێرە یارمەتیدا لێرە لە ڕێگەی دووشتەوە یارمەتیدا تەمارینی ئیسترخا لەگەڵ میدیتیشن تێرامان هەڵبەت تێرامان دوو بەشی هەیە بەشێکیانەوەی کە تۆ لە ژیانی خۆتا لە هەموو شتێ ڕائمێنی هەر حرەکەیەکەکەی بە تێرامانەوەیکەی تێرامانیش کە هەیە کاتێکی تایبەتی بۆ دانەی دانیشیات ئۆشۆ بە دامەزرنەری میدیتیشنی داینامیکی ئەناسرێتەوە تێرامان بە حرەکەوە کە ئەمە ئیسفادەیەکی زۆری لە سۆفیەکان کردو لێرە ئۆشۆ پێتەڵێت و خۆت هادئکەرەوە بۆ شتەکان بە ڕوونی ببینی جارێ پێشەوەی قرار بێ لە سەریان ئەم هودوئە یەکێکە لە پێویستیەکان بۆ خەڵکی ئەمڕۆی ئێمە ینی ئێمە ئەمڕۆ پێویستیمان بەوەیە کە هادئ بینەوە خەڵکی کورد هەر وەکو چۆن لە سەردەمی زۆر زووە خەڵکێک بۆ بە شاخەکانە و زۆر ئینسانێکی ئەسابی گەرم و گرژ بووە ئێستش سێرەکەی لە دەشتایەکانە هەروای لێهاتوە کێشەکە ئەمەیە بۆیە ئێمە سێرەکەی ئەتوانی لە ناو بازاڕە لە ڕۆژێکە 20 شەڕ دروستکەی هەرشان بێت بە یەکێ شەڕێک دروستە بەڵام ئەمە سێرەکەی لە وڵاتێکی وەکو سویدا نابینی لە وڵاتێکی وەکو دانیمارکا نابینی خەڵک ئەسابی ساردا بۆچی ئێمە ئەسابمان گەرمە لەبەرەوەی ئێمە میلەتێکی زۆر نائارامین بەڕاستی ئەگەر خۆمان ئارام بکەینەوە بتوانین تەمارینی ئیسترخا بکەین لە ڕێگەی یۆگاوە کە ئۆشۆ باسیەکات ئەتوانین شتەکان بەڕوونتر ببینین ئەو کاتە ئەو هودوئەی لە مێشکمانە دروستە بێ وزەیەکی وامانایەتێک کە بتوانین بە ئاگابین مدیتیشن یارمەتیمانەیە کە توانین ئەم ئاگاییە بەدەست بێنین و وردە بەرەو حەقیقەت بەڵێ لەبەرەوەی من کاتم نەما بەڕاستی یعنی کاتی بەرنامەکە تەواو بێ بەڵام کاتێکی زۆر لەبەردەستمانە بۆی کتێبەکە بخوێنینەوە نەبین بە نوێنەری ئۆشۆ ئێمەش ئێمە بوجەڕەت قسەمان لەسەر ینی ئەوەی کە تەماسمان لەگەڵم پیاوە هەبووە و بەتایبەتی تۆ کە ئاگاییەکی وردت لە ئۆشۆ و لە فەلسفەی ئۆشۆ هەیە تەنیامانەوێ هین بکەین ئەوە بانگێشتە بکەین داوەتێکی هی بینەرە خۆشەویستەکانمان بکەین بۆی کە کتێبێکی گرنگ
کراوە بە کوردی کتێبێکە کە بەڕاستی شانی خوێندنەوەیە کە بەرگە مۆرەی هەیە ئێستا لە کتێبخانەکانە ئەم کتێبە توانێت زۆر شت لە تۆ و لە من و لە کەسانی چواردۆرتا بگۆڕێ. مامۆستا من لە کۆتاییەر ئەوەنم پێکرە سوپاست کەم زۆر بۆ عەزیزکیشانت و بە ئەوەی بەڕێز و خۆشەویستی ژەڵێم کتێبێکی نایاب وە گەنجینەیەکی گەورەی معریفە و دانایی لە بەردەستمانای بە ئومێدم خۆتانی لێبێ بەژنەکەن و هەوڵ بن کتێبەکەتان دەستکەوێ و بیخوێنەوە تا بەرنامێکی تر تا دووچێکی تر بەخواتان ئەسپێرم ئومێدەوارم بەختەوەرە.